ئەو پارلەمانتارانەی ئەمریکا کە لە بەردەم کۆنگرسدا ناڕەزایەتیان دەربڕی لەلایەن پۆلیسی کۆنگرسەوە بۆ ماوەیەک دەستگیر دەکرێن. لانیکەم 16 ئەندامی کۆنگرس ڕۆژی سێشەمە لەلایەن پۆلیسی کۆنگرسەوە بەهۆی ڕێگریکردن لە هاتوچۆ لە دەرەوەی دادگای باڵا لە کاتی خۆپیشاندانێکدا سەبارەت بە مافی لە باربردن دەستگیر کران. دموکراتەکانی ئەنجومەنی نوێنەران لە کۆنگرسەوە هاتنە دەرەوە و بەرەو دادگای باڵا بە دروشمی ناگەڕێنەوە بەرەو دواوە ناڕەزایی خۆیان دەربڕی سەبارەت بە هەڵوەشانەوەی مافی لە باربردن. گروپەکە لە دەرەوەی دادگا دانیشتن و ڕێگەکانیان داخز، ئەمەش بوو بەهۆی دەستگیرکردنیان. ئەو پەرلەمانتارانەی کە دەستگیرکراون بریتی بوون لە ئەلەکساندریا ئۆکاسیۆ کۆرتێز نوێنەری نیویۆرک، ئیلهان عومەر نوێنەری ویلایەتی مینۆسوتا و جەکی سپیر نوێنەری کالیفۆرنیا. سپیر دوای ئازادبوونی بە ڕۆژنامەنووسانی گوت ئەمڕۆ خەڵکێکی زۆر لێرە دەستگیر کران کە پێشتر هەرگیز دەستگیر نەکراون و گوتی ئێمە جددین و ناچینە دواوە و ئەمە گەورەترین لێسەندنەوەی مافەکانی ژنانە لەم وڵاتەدا لە مێژووی ئێمەدا. ستیڤ بانن شیرەتوانی سەرۆکیبەری ئەمریکا دۆنالد ترامپ تێدادگەهکردن ji ber piştgihxistina fermana Komîteya Kongresa Amerîkî ji bo amadeyî lêkolînê be di êrişa şeşî mehayek de li ser Kongresê. Dadwera giştiya Federalî Dosî Şambê got Steve Bannon xwe bi ser yasayê re danî bû. Dadwera giştî û parêzerê berrevaniyê daxuyaniyên xwe yên destpêkirina dadgehê pêşkeş kiribûn piştî destnîşankirina desteya sûndxwaran ji 12 kesan. Berrevankarê binin got jî xwe spêrî wî fermana Komîteya Kongresê piştguh nexistibû. Lê wî rawêjkarê serokêberê di wê bawerê dabû ku parêzerî wî dê danûstandinan bi Komîteya Kongresê re bike. Lê dadwera giştiya Federalî gote desteya sûndxwaran fermana amadebûnê li meha neh Êlûnê par hatî dan ferman bû nebijare bû. Lê Bannon xwe bi ser yasayê re danî bû. Loma jî îro em vê dadgehê dest pê dikin. Her di rûniştina yekiya dadgehkirina şiretvanê serokêberê de yekem gewahî de hikûmetê Christine Emerling peyva xwe got. بۆ دوای نزانیاریەکان سەبارەت بە دانیشتنەکانی لێژنەی لێکۆڵینەوە لەسەر هێرشەکەی سەر کۆنگرس هاوکارم بەڵێن ساڵحمان بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵە. بەڵێن ئەو کاتت باش بڵێن هاوکاتی دانیشتنەکانی ئەم لێژنەی لێکۆڵینەوانە گەڕانەکانیش دەستیان پێکردووە بۆ ژمارەیەک نووسرا و ئیمەیلی تایبەتیش لەسەر ئەو هێرشەی کرایە سەر باڵەخانەی کۆنگرسی ئەمریکا. زانیاری زۆرتر چین لەم بارەیەوە؟ بەڵێ بەفرا و ئەلبەتە یەکێک لەو داوایانەی کە لیژنەی لێکۆڵینەوە کردوویەتی داوایەکە ئاڕاستەی دەستگای پاراستنی یعنی کراوە بە تایبەتیش ئەو دەستگایی کە تایبەتە بە پاسەوانکردنی سەرۆکی ئەمریکا داوایان لێ کراوە هەرچی ئیمێڵ و نووسراوێک هەیە کە سڕدراونەتەوە بە تایبەتی لە ڕۆژانی 5 و 6 مانگی یەکی ساڵی 2021دا هەموو ئەوانە بخەنە بەردەم لیژنەی لێکۆڵینەوەکە. هەتا ئێستش کە قسەی تیادا دەکەین وەڵامێکی ئۆتۆبەر نەگیراوەتەوە لەو ڕوانگەیەوەی کە هیچ یەکێک لەو بەڵگەنامانە نەخراونەتە بەردەم لیژنەی لێکۆڵینەوەکە. پێش دەچێت ئەم بەڵگەنامانە گرنگی تایبەتی خۆیانیان هەبێ بۆ لێکۆڵینەوەکان بە مەبەستی یەکلاکردنەوەی ئەوەی ئایا دۆناڵد ترامپ و گەورە ڕاوێژکارەکانی ترامپ چەندێک هانی ئەو خەڵکەی داوە کە هێرش بکەنە سەر باڵەخانەی کۆنگرسی ئەمریکا. بەڵێن پێدەچێت ستیڤ بەنن کە وەک دەزانی ڕاوێژکاری سەرۆکی پێشووی ئەمریکا بوو پێدەچێت بچێتە بەردەم لێژنەی لێکۆڵینەوەکان و شایەتی بدا. هەرچەندە پێشتر بڕیار بوو کە نەچێت. ئەمە بزانم چی شتێک گۆڕاوەکە ئیستا ئامادەیە بچێت بۆ شایەتیدان. بەڵێ ستیڤ بەنن یەکێکە لە گەورە ڕاوێژکارەکانی سەرۆکی پێشووی ئەمریکا هەروەها سەرۆکی هەڵمەتەکانی هەڵبژاردنیشی بوو هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2020. چەند جارێک کۆنگرس داوایان لێکرد کە بچێتە بەردەم کۆنگرس بۆ گەواهیدان یاخوو بۆ پرسیار و وەڵام سەبارەت بەو ڕووداوانە. بەڵام لەگەڵ ئەوەشدا کە داوای فەرمی ئاڕاستەکرا بوو هەر نەدەچوو ئەوە بوو بۆ ماوەیەک دەست بەسەر کرا و دواتریش وەزارەتی دادی ئەمریکا ینی بڕیاری ئەوەیدا کە تاوانباری بکە بە بێڕێزیکردن بە کۆنگرسی ئەمریکا. پێدەچێت ئەمە یەکێک بوو بێت لە
هۆکارەکان کە وای کرد بێ پەشیمان بێتەوە دەمێنێتەوە بزانین ئەو کاتێک کە دەچێتە بەردەم کۆنگرێز چی دەڵێت یا چی ناڵێ یاخود لیژنەکە چەندێک بە هێندی وەردەگرن و بڕیارە ینی ئەم لیژنەیە بە هاوکاری لەگەڵ وەزارەتی دادی ئەمریکادا تەواوی لێکۆڵینەوەکان بەڕێوەبەرێ و لە مانگی نۆدا وەکو چاوەڕوان دەکرێت راپۆرتی کۆتایی خۆیان بدەن. باشە بە پێی ئەو پێداچوونانەی کە تۆ کردوتە بەگشتی لێکەوتەکانی ئەم ڕووداوە چۆنە لەسەر هاوڵاتیانی ئەمریکایی پێدەچێت کاریگەری بخاتە سەرتەنانەت هەڵبژاردنەکانی با بڵێن مانگی یازدەی ئەمریکا؟ خۆی لێکەوتەی هەرە سەرەکی لێرەدا ئەو گومانانەیە کە لە لای هاوڵاتیانی ئەمریکایی دروست بووە سەبارەت بە دامەزراوە نیشتیمانیەکانی ئەمریکا و چۆنێتی پاراستنیان و چۆنێتی سەر و سەوداکردن لەگەڵیاندا بەپێی ڕاوەرگرتنە گشتیەکان ینی لە 120 ینی ڕای خەڵک لەوەدایە کە دەڵێن باەخێک بۆ ئەم دامەزراوانە نەماوە بەبێ هیچ گومانێکیش ئەنجامەکانی ئەم لێکۆڵینەوەیە کاریگەری دەبێ جا نازانین بە ئەرێنیە یا بە نەرێنیە لەسەر هەڵبژاردنەکانی میدتێرم بە تایبەتی بێ لەوەش هەتا ئێستاشی لەگەڵدا بێ ئەو دابەشبوونەی کە سەرۆک بایدن لە کاتی وەرگرتنی پۆستی سەرۆکایەتی ئەمریکادا و ئەو کاتێک کە چووە کۆشکی سپی هەرچەندە جەختێکی زۆری کردەوە لەوەی ئەو دابەشبوونە یاخۆ ئەو کلێنی دابەشبوونە لە نێوان هاوڵاتیانی ئەمریکایە کەم بکاتەوە بەڵام هەتا ئێستاشی لەگەڵدا بێ پێدەچێت ئەو دابەشبوونە هەر بەردەوام بێ و ئەمە ژێشەکە لەو لێکەوتانەی کە کارێکی زۆری دەوێت بۆ نزیکردنەوە و کەمکردنەوەی. زۆر باشە، زۆر سپاس بۆ هاوکارم بەڵێن ساڵح کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. بەڵێ دەخیل وەک باسی ستیفن بەنێن کراوە کە وەک دەزانی ڕاوێژکاری سەرۆکی پێشووی ئەمریکا بوو. ئەوەی کە جێگەی سەرنجە ستیڤ بەنێن یەکێک لەو کەسانە بووە کە بە کەسێکی زۆر چەپ ناسراوە لە کۆمەڵگەی ئەمریکایە، بەڵام لەو دوایانە بوو بە با بڵێن کەسێکی ڕاستڕۆوە لایەنگری ترامپ کە لە کۆتاییشدا پێم وابێ لە ساڵی 2017 پێشەوە کۆتایی بە سەرۆکایەتی ترامپ ببێ دەرکرا یانی لە شوێنەکەی خۆی وایە بوو بە میدیاکار و میدیاکارێکی گەلک چالاکژی پشتی ناڤڕەکە کورت ماشرۆڤە هەنا لە سەردانا سەرۆکین رووسیا و تورکیاش بۆ ئیرانی شرۆ پشتی vê navbirê. چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرم و گورتترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. پشتی جیڤینا دۆسی شەمبێ دیگەل سەرۆکین ئیران و رووسیا لە تەهرانی سەرۆکی تورکیا ڕەجەب تایپ ئەردوغان گوت ملیتانین کوردین یەکێتیا پاراستنا گەل یەبەگێ پێنگاف بە ئالیکاریا بیانیان ji bo dabeşkirina Sûriya diavêtin û dê di berjewendiya gelê Sûrî debe ku ew ji wî welatî werin derxistin. Erdogan got Rûsya û Îran xemên ewlekariya welatê wî tê digehin lê gotin bi tinê têrê nakin. Wî got jî şerê li dijî yebekê û milîtanên dî wê bidomîne û em guh nadin kakî piştevaniyê dike yan na. Ji sala 2016 were Enkerê 4 operasyon di Sûriyê dakirine û bi sedan kilometrên erdî girtine û bi piranî YPG kiriya armanc. Erdogan got Tirkiya dê YPG bike armanc tevî dijatiya Rûsya û Îranê jî. ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا ڕۆژی سێشەمە ڕایگەیان هەڵەی خودی ڕۆژئاوایە کە ڕێژەی گازی سروشتی رووسیا بۆ کڕیارە ئوروپیەکان کەمی کردووە و هۆشداریدا لەوەی کە ڕەنگە بەردەوامیش بێ لە دابەزین. لێدوانەکەی پوتین فشاری زیاتری بۆ سەر یەکێتی ئەوروپا زیاتر کرد و مەترسی ئەوەش هەیە کە رووسیا گازەکەی ببڕێت بۆ ئەوەی لە زستاندا قەیرانی ئابووری و سیاسی لە ئەوروپا دروست بکە.
پوتین لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەنووسانی رووسی لە تاران کە تێدا لەگەڵ سەرکردەکانی ئێران و تورکیا بەشداری وتوێژەکانی کردبوو ڕایگەیاند بڕی ئەو گازەی لە ڕێگەی بۆری نۆرستریمەوە بۆ ئەڵمانیا ڕەوانە کراوە لە 6 ملیۆن مەتری سێجا بۆ 30 ملیۆن مەتری سێجا لە ڕۆژێکا دادەبەزێ. سەرکردەی رووسیا هەروەها هۆشداریدایە ڕۆژئاوا کە پلانەکانیان بۆ دابەزاندنی نرخی نەوتی رووسیا دەبێتە هۆی ناسەقامگیری بازاڕی جیهانی نەوت و دەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخەکان. لەوەتەی رووسیا لە مانگی دووە دەستی بە ئۆپراسیۆنە سەربازیە تایبەتەکەی کردووە، یەکێتی ئوروپا ڕەزامەندی دەربڕیوە لەسەر قەدەغەکردنی خەڵوزی رووسیا و زۆربەی نەوتی رووسیا بۆ ئەوەی لە کۆتایی ئەم ساڵدا بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام گازی سروشتی تێدا نەبووە، چونکە 27 وڵات پشتی پێدەبەستێت بۆ وزەی کارگەکان، بەرهەمهێنانی کارەبا و گەرمکردنی ماڵەکانیان. راپۆرتەکان باس لەوە دەکەن کە سەرۆکەکانی رووسیا و تورکیا و ئێران لە تاران کۆبوونەوە و هەڕەشی ئەنکەرە بۆ لەشکرکێشی نوێ بۆ لەسەر باکووری سووریا لە کارنامەدا بووە. لە کاتێکدا ئەردۆگان سەرۆکۆماری تورکیا هەم هۆکاری ناوخۆی و هەم هۆکاری استراتیژی هەیە بۆ ئەو هەنگاوە سەرۆکی رووسیا و سەرۆکی ئێران دەیانەوێت دۆخی ئێستا لە سووریا بپارێزن بۆ شیکردنەوەی ئەم بابەتە میوانداری داکتەر ئالان حەسەنیان دەکەین ما ئەو مامۆستایە لە و توێژەرە لە زانکۆی ئەکستەر لە بریتانیا. دکتۆر ئەم کاتت باش پێش هەموو شتێک دەمێ باسی شێوازی پێشوازیکردنی ڕئیسی لە هەردوو سەرۆکی پوتین و ئەردۆگان بکەم، یعنی شێوەیەکی جیا بوو، یعنی تێبینی جەنابەت لەسەر ئەمە چی بوو؟ ئەو کاتت باش کاک دەخیل. پێش هەموو شتێ لەسەر ئەو ژێستا ئەو دەست بەرکردنەوە پێم خۆشە ئاماژەیەک کورت بکەم، ئەویش ئەوەیە کە یەکێک لە تایبەتمەندیە جیاوازیەکانی ئەوەی کە ئەم سێ سەرۆکەی لە تاران لە کاخی سەعداباد خڕکردەوە ئەوەیە کە بەڕاستی ئەوە جیاوازیەکان و باسکردنی جیاوازیەکانە کە ئەم سێ وڵاتەی خڕکردەوە، ینی لە حاڵەتێکی زۆر ڕۆژهەڵاتێکی ناوێنی شڵەژا و هەروەها منتەقەکە. لەبەر ئەوە خاڵە هاوبەشەکان نییە کە ئەوانی لە یەکتر نزیک کردبێتەوە. جا بۆیە ئەم دەست بەرزکردنەوەانە بەڕاستێکی لە ڕاستیە ژەستێکی غەڵەت بوو، هەروەها کە دەبینی کاراکتەرەکانی دیکەش لەوێ هەم بە ئۆردۆغان و هەم بە پۆتینیشەوە بەتایبەت ئۆردۆغان زۆر لەو دەست بەرزکردنەوە دڵخۆش نەبوو. بەڵام زیاتر ئەمە ژەستێکە کە ڕنگدانەوەی ئەوەیە کە ئێران ئەمە ئەیەوێت ئێران و کۆماری ئیسلامی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئەمە وەکو دەستکەوتێکی گرنگ بۆ خۆیان بەدەست بێنن لە کاتێکا کە ئێران هەروەها دەسەڵات لە تەنگەژەیەکی هەمەلایانەی سیاسی و ئابووریدایە. جا بۆیە ئەتوانین بێژم کە بەڕاستی ئەمە زۆر شڵەژان و بێهیواییە و زیاتر ئەتوانێت وەکو خۆراکێک بۆ نێوخۆی وڵات بەکاربێت تاوەکو کۆمەلگای دەوڵەتی، بەبەرەوەی کۆمەلگای دەوڵەتی زۆر باش شارەزای پەیوەندی نێوانی ئەو وڵاتانەیە. باشە، باسی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین و باسی ئێران دەکەین. پێت وایە ئەم سەردانەی پوتین و ئەردۆگان بۆ ئێران وەکو شتێکە بەرامبەر بە سەردانەکەی بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە خۆمان بینی پێشەت ڕۆژێکە سەردانێکی زۆر کە دەنگی دایەوە؟ بێگومان ئەتوانن هەروەکو زۆر ئاماژەکان لێکدانەوەکانیش هەر باسی ئەوە دەکەن کە ئەمە زیاتر وەکو کاردانەوەیەکە بۆ ئەو سەردانەی کە جۆ بایدن سەرۆکۆماری ئەمریکا کردی بۆ ڕۆژهەڵاتی ناوین و سەردانی بەتایبەتی ئیسرائیل و زۆر وڵاتانی عەرەبی بەتایبەت ئیسرائیلی کرد. بەڵام تایبەتمەندیەکی دیکە کە لێرەدا ئەتوانین بێژین کە ناتوانین ئەمە لەوەدا خۆلاسە بکەینەوە کورتکەینەوە کە بەڵێ ئەمە کاردانەوەیەکە و زیاتر حاڵەتی سمبلیک و ئاماژەی هەیە. لەبەر ئەوەی یەکێک لەو کاراکتەران و بەشداربووانی ئەو کۆبوونەوە کە تورکیەیە لەسەر کاغەزیش بێت و کە لە ڕاستیشدا هەروایەکە تورکیا ئەندامی ناتۆیە و لە بەرەی ڕۆژاوادا بە حەساب دێ. هەرچەند تورکیا زۆر سیاسەتێکی ژئۆپۆلیتیک و منتەقەیی ئاڵۆزی هەیە، بەڵام سەرەڕای هەموو شتەکان ئەتوانین بێژین کە تورکیا دیسان لەبەرەی ڕۆژاوایە و لەبەر خاترەوە ناتوانین بێژین بەڵێ ئەوە بەرەیەکی تازە دروست دەبێت. بێگومان شتەکان لە ڕۆژهەڵاتی ناویندا بەتایبەتی لە گۆڕانی بەردەوامدایە. باشە دکتۆر ئالان، بەپێی هەواڵەکان کە بیستمان سەرۆک پۆتین و سەرۆک ڕئیسی هەردووی دژی لەشکرکێشی تورکیان و دەیانەوێ بارودۆخی سووریانی ڕەوشی سووریا وەکو خۆی بمێتەوە کە ئێستاە. ئەمە ئەبێ هەرچەند ئەردۆگان دەڵێ ئێمە ئەم ئۆپراسیۆنە دەکەین پشتیوانی لێ بکرێ یان نەکرێ، بەڵام ئەمە بە قسە بوو بە کردەوە ئەردۆگان پلانەکەی خۆ دەگۆڕێ یان نا؟
بێگومان ڕای من و پێم وابێ تەجروبەش نیشانی داوە ئوردوغان بە زۆر هۆکار کە ئێوەش لە باسەکەتاندا باستان کرد هەم هۆکاری ژئۆپۆلیتیک و هەم بەتایبەت لە هەموو گرنگتر هەلومەرجی نێوخۆی تورکیا هەوڵی خۆی دەدات کە ئەو هێرشە داگیرکەرانەی بۆ سەر ڕۆژاوای کوردستان بکە بەڵام شتەکان ئەوە ئاسان نییە بە چەندین هۆکارەوە وەک ئاماژەتان پێکرد ئێران و تورکیا و سووریا سێ کاراکتەری سەرەکین ئێران و تورکیا و ببوورە رووسیا سێ کاراکتەری سەرەکی کێشن لە رووسیەدا بەڵام بەرژەوەندی و کردەوە و بڵێن ڕێکاری جیاوازیان هەیە بۆ ئەو کێشەیە لەبەر خاترەوە ڕاستە ئێران ناڕازایی خۆی دەربڕی بەرامبەر ئەوە بەڵام لە ڕاستیدا ئێران نەهێزی هەیە بەکاری بێنێت نەهێزیش بەکاردێنێت بۆ ئەوەی کە سووریا بۆ ئەوەی تورکیا هێرش نەکاتە سەر ڕۆژاوای کوردستان کە ئەوان بە سووریا ئاماژەی پێەکەن بەڵام لە ڕاستیدا ئێران دڵخۆشیێکی دیکە هەیە چونکە ئەوەی هێرشەکە بەسەر کورد بەڵام ئەوەی گرینگە لێرەدا بڕیاردەری سەرەکی کاراکتەری سەرەکی ئەم کایە ژئۆپۆلیتیکیەوە لە سووریا بەڕاستی رووسیەیە باشە بە کورتی رووسیا ئێران چی دەکەن ئەگەر تورکیا کارێکی وای بکە پەلاماری سووریا دا چی دەکەن بێگومان تورکیا پەلاماری سووریا ڕۆژاوای کوردستان بەبێ ڕێکەوتن لەگەڵ رووسیا نادا رووسیا تاش ڕادەیەک حازرە ئەو شراسەوزە بدات ئەوە یەکێک لە شتگرنگەکانە رووسیاش لە هەلومەرجێکی زۆر زۆر دشواردایە کە بەسراوە بەڕاستی لەزەر تەوەژمی شەڕی ئۆکراندایە تورکیا تایبەتمەندێکی زۆر گرنگی لە خۆی نیشان داوە کە بەڕاستی هەم توانیوێتی کەڵک لە ئەو جێژا و کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوین بگرێت ینی ئەو باڵانسەی بۆ خۆی دروست کردووە کە هەم لە بەشی ڕۆژاوا بێ هەم پەیوەندیەکی باشی لەگەڵ رووسیادا هەبێ ئەوەش توانیوێتی کردوێتی بەتایبەتی بۆ پەیوەندی لەگەڵ رووسیا تورکیا حازرە باجی زۆر بدات بەتایبەتی کاگاتە مەسەلەی کورد دکتەر ئالان حەسێن مامۆستا و توێژەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زانکۆی ئەکسەر لە بریتانیا زۆر سپاس برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفته جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرانه هەرنەها پەیام دگەنەما و تورکیا یان لەشکری تورکیا لە زاخۆ بمباران کردنا لە زاخۆ لە گۆڕە راپۆرتانژی 20 کەس هاتنە کوشتن سەلام باڵای پەیامدەری دەنگی ئەمریکا لە دهۆکێ نەهات بمەڕەیە بزانین کە داوین دەنگ و باس دوێ دەرچنە سەلام چ هەیە چ بەحسەیە لەسەر بمبارانکردنا تورکیا بله گلک سپاس که امید ریکازا خدا امید چین بنفزا خو لجبر و لایفه امرا وصفیاین دیو زانیارین نوکه گهشتی نما پیوندیه که تلفنی دادگر ریوبر نحیا درکار که عبدالستاری و دیسان ریوبر گشت و گزاری زا خوچیا امینی اوانا گوتی که لشکر ترکی به هاونا پاسکا گشتیاری یا خلق عراقي يعني هقول بجن نافرست عراقي وبرانية وان عربن زارونا جنن ظلامن همي بيكبا بجن حتى 20 كشتي بريندارا هلا دمائي زانياري نقاشتين اما بجن 15 بريندارن و5 كشتي هنا نوكا او هقول بجن انا خستكانا حوار هاتنه زاخو قزا زاخو دیسان دنوکه اگر هم چیان بگهینه وان بزانی کارم شوانا دیمایی چیه و چند کشتی بریدار که هم کل نزیک بویره بزانین و ویژنجی که او بریندارین مترسیل سرجیانه وانه و گویزن بو نخوشخانه آزادی و یا تنگاویان خارزگاه ها دو که چونکه گلک اوه آلوزی بو دوره پیدا کرینه پشتی مدبت آماجی تشتکی بدم پشتی او خال سنوری یه پاراستنا سنوری سر به حکومت عراقی و داناین لوان دورد شرانش دورن سوریا یا هندک دورن دی اوین گشت و گذاری حالاتین عرب گشتیارین عرب گلک برای خدای زاخو بو جهن گشتیاری چونکه جهن باش و جوان و ین خوش لوی داره هنه لی اف بو یاره دبیت اگر هنده بدیت نامن کو ایدی گشتیارین عرب جی آن یه نافویی ین پارزگاه دو که ین در دور زاخو
ادی نکارم بچنوان دبرم چونکی اول مترسیه که زیده نزیکی ناحیه در کاره جه شرانش کو دبرکا گشت و گزاری و خلق زور خستوان دبرات کردن هەتا نەها چ بەرسم ژێ عێراقی ji بەغدای دەرکەتنە لەسەر وێ یان چ پشتڕاستکردن هەنە لەسەر مەسەلا ku 20 کەس کوشتی و بریندارن وەکو گۆر راپۆرتاتەژی 5 کوشتی 15 بریندارن ji بەغدا tiştek derketiye نه هشتا نه حکومت هرمی و نه دیسان یا بغداد چه تشتکی وها دیار نکریه لی اوه ریوبریا سربخو یا زاخو ریوبریا یا نحیا درکاری که نزیکی بویره بو او بری همی نوید گشت نجه بویره او بریندار همیت و گاسینه بو نخوشخانه هوار هاتن زاخو اوانا گوتی حتی نهای البرد سیمه جماره و 15 بریندارن و 5 کشتی هنه بەڵێ سوپاس سەسلام بەڵایک و ئەم ئاگادارکردن لە سەروێ تۆمبارەکردنا لەشکری تورکیا لە دەڤەرە شەرانشا زاخۆک و دەڤەرەکە گەشتیاریە بمبارانکردنیدا 20 کەشت هاتنە یان کوشتی و بریندار هەنە 5 جوان کوشتی 15 ژی بریندارن سوپاس سەسلام. شەپۆلێکی گەرمایتۆن کە ڕۆژاوای ئوروپای گرتووەتەوە ڕۆژی سێشەمە تۆماری پلەیگەرمی لە بریتانیا شکان لە کاتێکدا بەشێک لە وڵاتەکان لە ژێرخۆرێکی سوتێنەردان و مەترسی ئاگرکەوتنەوەی زۆرتر کردووە هەر بۆ یەش خزمەت گوزاریە فریاگوزاریەکانی خستووەتە حاڵەتی ئامادەباشیەوە کەژناسانی بریتانیا دەڵێن ژمارەی پێوانەیی پلەی گەرما کە لە ساڵی 2019 بە 38.7 تۆمار کرابوو ڕۆژی سێشەمە بۆ یەکەم جار پلەی 40% تێپەڕاندووە دەستگای کەشناسی ڕایگەیاندووە ئەوە گەرمترین شەو بووە کە تۆمار کراوە شارەزایان دەڵێن گۆڕانی کەشوهەوا هۆکاری ئەم شەپۆلە بێوێنەی گەرمایە و هەروەها ئاماژە بەوە دەکەن لە ساڵانی داهاتوودا دۆخەکە خراپتریش بێ هەروەها نووسینگەی نیشتمانی کەشوهەوا ڕایگەیان لە سەرانسەری کەناڵی فەڕەنسەش کۆمەڵێک شارۆچکە و شار بەرزترین پلەی گەرمی خۆیان تۆمار کردووە کە تاوەکو ئیستا بێوێنە بووە. ئۆتۆبیسین پڕی پەنابەر ji ویلاتە تەکساس ئەمریکی دیگەهنا واشنگتن فەرمانداری تەکساسی کۆماری گرێک ئابوت ku dibêje serok Joe Biden karê pêtivî nekiriye ji bo parastina sunûrên başûrê welat bi Meksîko re wan penaberan dişîne Washingtona paytext. Li gorî Encumena Washington ji meha Nîsanê were pitir ji 3000 penaberên bêbelge ji Texas hatine paytexta Amerîka Washington. Ev kesên ku gehiştine cihê hewanê nînin û gelek ji wan niha jî li wêstgeha Union cihê rawestana pasan li Washingtonin. Hin malbat çend rojan li vêrê dimînin û caverê kesûkarên xwe dikin heta bên û wan bibin yan jî li benda kesên xêrxwaz dimînin da ku wan bibine cihekî din yan jî bilîtên pasê bo wan bikirin û binhêrine bajarên din weke New York û Chicago. ڕاستی من نەوێت ئەو تشتێکی بدەنە من divê ez kar bikim ئەگەر کەسێک li Washington bêjîte min te cihekî vihewyanê heye û karekî ew ez dê li vê derê bimînim. Yek ji van pasên ku gehişta wêstgeha Union komek penaxwazên Venezuelayî tê de bûn ku berî çend mehan rêka darîn gep ku rêkek metirsîdar e navbera Kolombiya û Panama derbas kirin. Gelek ji wan zarokên biçûk jî hebûn û xweradestî karbidestên Emerîkî yên sersinûrî kirin ku li wêrê prosa ji bo wan çêkirin û bi pasan birine cihekî din û niha li hîviya roja dadgeha xwe ne. Hin ji van koçberan dibêjin ew li wêstgeha Union hatine pêşwazî kirin. Ez spasiya xelkê Washington dikem ewan xwarin dame. Tenanet karmendên McDonald's jî xwarin bûme înan. Rêxistinên mirovahiyên wekî navenda çavkaniya Amerîka navîn çi ji destê wan tê bo penaberan dikin. Ez bawer dikim ku niha pirsgirêk nebûna piştgiriya hikûmetên navxweyî û federal ji bo bersivdana pêdiviyên xelkê ye ji ber ku me cihek li Washington nîne ku em wan werbigirin. Di demekê de ku Wezareta Ewlehiya Navxweyî
هێش بەرسڤا دەنگê ئەمریکا nedayê ku li ser vê rewşê baxivit hikûmeta Amerîka helwesta xwe ya koçberiyê diparêzit û dibêjit ku xelk tinê di rewşekê de dikarin hatûçoyê bikin ku vîza yasayî hebin. Penahgehên Washington hemî tijîne ji ber vê yekê rêxistinên mirovahî pêşiyê giringiyê didin zarokan û jinan bilîtan ji bo wan dikirin û wan dihinêrine wîlayet û bajarên din. Bo niha kes nizanit aya dê pasên zêdetir yên koçberan ji Texas bên yan ne lê çalakvanên li Washington dibêjin ku ew bawer nakin hatina koçberan rawestit. Raporta Yakup Lozî, Helen Sindî, dengê Amerîka. چین دبیجا کو لی روژا شەمیا بۆری ژمارە هەری بلندا ڤەگرا کۆرۆنا ڤایرۆس ji meha pêş gulانê were li welatê hatiye tomarkirin bi milyonên welatîyan ji ber girtina bazaran di malên xwe de mane li demê ku hikûmetê rêbeza binbirkirina yekcariya Covid daye pêşxwe garantîna giştî li ser xelkê hatiye danîn. Çîn ev arman ji daye pêşxwe tevî karîgeriya xerab ya wê li ser aborî. زلامەکی خەلکێ فلۆریدا و دەمەکە درۆنان بەکاردئینە دەخەباتە خۆیان پاراستنا ژینگەهێدا li van heyamên dawî wî rêkek dîtiye ku wan firokan yên bêfirokevan bikar bîne da ku ajel û heywanên di deverên şer de li Ukrayna asê mayne rizgar bike. دۆگڵافێرن تەنها ئۆپەرێتەرێکی ئاسایی فڕۆکەی بێفڕۆکەوان نییە، ژینگە پارێز و چالاکوانی مافی ئاژەڵانە، لێهاتووی خۆی بەکاردەهێنێت بۆ یارمەتیدانی ئاژەڵەکان لە ناوچە کارە ساتبارەکاندا بە بەکارهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوان کە کامێرەی هەستیاریان لەسرە. بە دوای ئەو ئاژەڵانەدا دەگەڕێت کە لە ناو دارەکاندا گیران خواردووە یان لە ناو داروپەردووی شوێنە ڕووخاوەکاندا گیران خواردووە. زۆر قورس بوو دۆزینەوەیان چونکە داروپەردوویەکی زۆر مابوو بەسەریاندا. بۆیە بڕیارمدا ئەو کامێرایە بەکاربێنم کە شەپۆلی ژێر سوورە بۆی بتوانیت گەرمی جستەی ئاژەڵەکان ببینیت. تاقیم کردە و هێندە کاریگەری هەبوو لە کۆتاییدا هەلە هەموو جیهاندا ئەم کارم دەست پێ کرد. دۆگلاس فڕۆکە بێفڕۆکەوانەکانی بە ئامریکی تایبەت ئامادە کردووە. بەم شێوەیە دوای زریانێک لە بەهاماس سەگەکانی ڕزگار کردووە، کواڵای ڕزگار کردووە لە ئاگرکەوتنەوەکانی دارستانەکانی ئوسترالیا و ئاژەڵەکانی لە چەندین شوێنی دیکە لە کالیفۆرنیا تا کۆماری دۆمەنیکان ڕزگار کردووە. بەڵام دۆگلاس دەڵێت لە شەڕی ئۆکرانیادا زۆرترین زیانی لێکەوتووە. چەند هەفتەیەکی لێ بەسەر بردووە دوای پشووکی کورد دەگەڕێتەوە بەرەو ماڵەوە. Normally I do fires, tornadoes and hurricanes. بە شێوەیەکی یاسایی من لە ناو ئاگر و گەردەلوول و زریاندا کار دەکەم. ئۆکرانیا زۆر جیاواز بوو چونکە ئەمە کارەساتی دروستکراوی مرۆڤ بووە، شتێکە کە دەکرا خۆیان بپارێزن لێی. دۆگلاس دە ناوچانەی کیف کار دەکات کە زۆرترین زیانیان بەرکەوتووە تا ئێستا دەیان پشیلە و سەگی ڕزگار کردووە. ئەگەر نەیتوانی خاوەنی ئاژەڵە ماڵەکە بدۆزێتەوە ئەوە ئاژەڵەکە دەنێرێت بۆ پەناگەیەکی کاتی. Right now we're trying to find the owners. لە ئێستادا ئێمە هەوڵ دەدەین خاوەنەکانیان بدۆزینەوە. بێگومان بەشێکی زۆریان بەداخەوە ئیتر لە دەوروبەریان نین یان ناچار بوون هەڵبێن یان بەداخەوە پەیوەندیمان بە کەسانی نزیک لەوانەوە کردووە دەڵێن بەڵێ من ئەم ئاژەڵە دەناسمەوە دەتوانی ماڵێکی باشی بۆ بدۆزیتەوە بەداخەوە خاوەنەکەی بەهۆی بردومانەکەەوە گیانی لەدەستداوە. دۆگلاس چەند پشیلەیەکی لە ئۆکرانیا لەگەڵ خۆی بردەوە بۆ فلۆریدا. And we were using the drones and we were able to find a mother cat and her kittens. توانیمان پشیلەیەکی دایکە و بێچوەکانی لە نهۆمی 8 لە باڵەخانەیەکی بردومان کراودا بدۆزینەوە و بەداخەوە ئەندامانی خێزانەکە هەمویان مردبوون. جگە لەو پشیلە دایکەی کە بەڕێکەوت لە ژێر یەخچاڵەکەدا لە چێشخانەکەدا شیری دەدا بە بێچوەکانی ئێمە دۆزیمانەوە و ڕزگارمان کردن. هاوڕێکەی ڕایان ئۆکران یارمەتی دۆگلاس دەدا لە ڕزگارکردنی ئاژەڵەکان. پیاوەکان خۆیان هەموو خەرجەکان دەگرنە ئەستۆ. بەڵام لەم دوایەنەدا دەستیان کردو بە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری تایبەت. پیجی گۆفەندمی دروست کردووە بۆ یارمەتیدانی کۆکردنەوەی کۆمەکی زیاتر و ڕزگارکردنی ئاژەڵی زیاتر. کاتێک ئێمە ئاژەڵی ماڵی کەسێک دەپارێزین و ڕزگاری دەکەین تەنیا شتێک بۆی دەمێنێتەوە ئەو ئاژەڵەیە. چیرۆکەکەی دۆگڵافێرن وای کرد هۆلیوود سەرنجی بخاتە سەر و بەڵگەسازی بۆ کارەکانی بکەن. لە بەرنامێکدا بە ناوی دۆگ لە کاتی ڕزگارکردندا بەخش دەکرێت. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی مەکسی مۆسکالۆف بۆ دەنگی ئەمریکا. هەراسان و لێدان و دوجار دەرکران. تامگارنر پەیامنێری ڕۆژنامەی ئێکۆنۆمیست لەگەڵ دەنگی ئەمریکا سەبارەت بەو کێشانەی کە ئەو ڕۆژنامەنووسانی دیکە لە ڕۆماڵکردنی شەڕی ئەسیۆپیا ڕوبەڕوویان بووەتەوە گفتوگۆی کردووە. پێکەوە بینەری ئەم گفتوگۆیە دەبین.
جمشên بۆ piştgiriya hikûmetê li paytexta Etiyopya Addis Ababa heta bi xwepêşandinên li paytexta Amerîkî Washington. Dijberiya hember ragihandina ku Etiyopyayê dişopîne ji dema ku şer li herêma Tigray sala 2020 dest pê kiriye tund bûye. Di nav de jî tawanbariyê belavkirina nûçeyên sexte û alîgir li dijî rojnamevanan, li kolan û ser internetê. Peyamnerên biyanî yên ku çûn Etiyopyayê ji bo pêşhatên wekû bendava mezin ya Rênesansa Etiyopî yan jî azadkirina girtiyên siyasî bişopînin, dibêjin ku rê li ber wan êdî bilez hatiye girtin. Bêguman piştî şer dest pêkir pir ji berê bêtir ve zehmet bûye. Sala borî rêl ber min hate girtin ku biçim Tigrayê. Nehiştin ku ez biçim wir. Tom Gardner peyamnerê rojnameya Brîtanî Economist e. Hikûmeta Etiyopyayê meha Gulanê ew ji welê dersînor kir. Gardner bo 5 sal û nîvan Etiyopyayê şopandiye. Paşê aloziya siyasî û xwepêşandin derketin. Pêre jî tengavkirin. Paşî pirsgirêk yan jî egerên pirsgirêkan li gel polîs û hêzên ewlekariya xwe cî hebûn. Min gelek rûpirûyên li gel polîsan sala borî li devera Amhara hebûn. Li tîrmeha 2021 polîsan Gardner û hevkarekî wî girtin. Gardner paş tê diyar kir ku ew rastî lêdana di serê xwe de bi rêya domahîka tivingekê hat. Wî her wiha dît ku devê hevalî tije xwîn bû piştî ku efseran li ber xelkê lêda bû. Dema ku li Etiyopya dixebitî, Gardner bi çend şêweyan kete jêr êrîşan wekû tengavkirina online, hewildanên derewderxistina raportên wî û her wiha nameyek ji desthilata medyayê li Etiyopyayê ku tê de destûrnameya wî ya kar rawestand û 48 demjimêr da Gardner ku ji welê derkeve. Hikûmet wê nameyê da gelek ne zelal bû. Wan destûrnameya min rawestand. Hikûmetê behsa karekî ne pîşeyî û ne diyar û binpêkirina standartan û nêzîkahiya şaş ji raportan dikir. Berdevkê Serokwezîrê Etiyopyayê bersiva daxwazeke dengê Amerîka bo şîrovekirinê neda. Lê hikûmet berevaniya xwe dijî rexneyên rêxistinên mafên mirov derbarê girtina rojnamevanan dike û dibêje ku ew şerê agahiyên şaş û propagandaya terorê dike. Di gotarekê de li meha Hezêranê Serokwezîr Abiy Ahmed rojnamevan bi derxistina tund û tujiyê tawanbar kir. بەلا ئەموان کەسین ئەوێن گۆ دەستگەهێن نیشتمانی وێران دکن وەکی چاڵکوان و ڕۆژنەمەوانان نەدن ناسین. Dema ku peyamnerê dengê Amerîka û New York Times Simon Marks li gulana 2021 li jêr heman şert û mercan hate dersînorkirin, wî got ku girtin û lêdanê ziyan digihand pêbaweriya hevkarên wî. Rêxistinên mafên rojnamegeriyê li gel vê yekê hevbîrin û dibêjin ku dersînorkirin û tengavkirina peyamnerên biyanî peyameke metirsîdar ji medyaya xwecihî re dişîne. Ev ji bo rojnamewanên ku li nav Etiyopyayê dixebitin çi xwecihî û çi biyanî tê çi watayê. Divê ji xwe bipirsin eger ev tişt bê serê wî gelo dê çi bi serê min bê. Rîska girtinê ji berê vebilind e. Komîsyona Mafên Mirov ku hikûmet piştgiriya wê dide dibêje ku di navbera tîrmeha 2021 û gulana 2022 de desaladaran 54 medyakar girtin. Ji bo Salim Selemon, Sîrwan Quço, Dengê Amerîka. Dengê Amerîka serçaweyên mitwana pêkirawî hewa û zanyarî. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. بڵاو پێکردنی ماڵی کورد لە بەغدا و دابەشکردنی کورد بەسەر جەمسەردا وەک هەڕەشەیەکی گەورە بۆ سەر دەستکەوتەکانی گەلی کوردستان و پەیڕەوی هەرێمی کوردستان لێک دەدرێتەوە. هاوڵاتیان پێیان وایە بەدرێژای مێژوو کورد نەیتوانی وایە یەک ڕێز بن لە ناو ماڵەکەی خۆیدا و چاودێرانیش پیان وایە کە پەرش و بڵاوی کورد جێبەجێکردنی ئەجەندای دژمنانی کوردستانە. راپۆرتی سنوور کەریم لە سلێمانیەوە.
لە کاتێکدا عێراق بە ململانەی سەختی ناوخۆیدا تێدەپەڕێت و بۆ زیاتر لە 9 مانگە نەتوانراوە حکوومەت پێک بهێنرێت. شارەزایان پێیان وایە بەشی سەرەکی ململانەکان پەیوەستە بە شەڕی ئەجێندای دەرەکیەوە و ململانەی مەسەبی لە عێراقدا گرێدراوی جەمسەرگیری ناوچەیە. ئەوەی دەگوزارێت شەڕی بە وەکالەتی دەوڵەتانی ناوچەکەیە، ئەمە بەدەر لەوەی ڕەهەندێکی نێودەوڵەتیشی هەیە. بەگشتی چاوەکان لەسەرەوەیە عێراق بتوانێت حکوومەت بە بەشداری سەرجەم لایەنە عێراقیەکان پێک بهێنێت. بەڵام بەم نەفەسەی ئێستا هەیە ئەمە تەنیا وەکە گەرماوەتەوە و ئاسان نییە بچێتە بواری جێبەجێکردنەوە. کورد وەک بەشێکی سەرەکی لە عێراق نەیتوانی وە بێبەش بێت لە ململانەکان، بەڵام ئەوەی جێگەی نیگەرانی خەڵکی کوردستانە دابەشبوونی جەمسەری کووردە بەسەر دەوڵەتانی ناوچەکەدا. وەک دەڵێن کورد بە درێژایی مێژوو نەیتوانی وە یەکگرتووی نێوماڵی خۆی بپارێزێت، ئەمەش وەک زەنگێکی مەترسیدار بۆ سەر دەستکەوتەکانی میلەتی کورد دەبینن. من پێم وایە ئەو پرتەوازیە نەک لە ساڵحی پرۆژەوەندی کورددا بێت، بەعکسەوە بە 180 لە دژی ئەم میلەتەیە، لە دژی دۆزی میلەتی کووردە، لە دۆزی سیاسی حتا سیاسی کورد تا حیزبە کوردیەکان بڕۆن دەستوری ساڵی هەفتەیەک بخوێن نەوزان هەفتەیەک باشتر و دەستکەوتی زیاتر بۆ کورتیا بۆ یاننا. وەکو ئەوەی کە بۆچی بەش بووە بتوانێت ئەبێ بەش ببێ، بەڵام ئەم بەشبوونە بۆ مەسلحەتی خۆیانە یان بۆ میلەتەکەیە، ئەمە قەزەیەکی ترە. هەر کامێکیان لەو بەشبوونە ئیسفادەی بە میلەت بگەێنن ئەوە لە ئەخیرە هەرەی بنەوە. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە کورد بەسەر ئەجێندای دەرەکی دابەش بووە و ئەمەش زیانی بە هەرێمی کوردستان گەیاندووە. یەکێتی و پارتی بەداخەوە دابەش بوون بەسەر ئەو جەمسەرانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا دروست بوون. لەبریەوەی نوێنەرایەتی کورد بکەن، خەریکە دەبنە نوێنەرایەتی شوێنی تر دەکەن، خەریکە نوێنەرایەتی ئیتیجاه و ئەفکار و بۆچوون و سیاست و دیدگای وڵاتانی تری ناوچەکە دەکەن، شوێنی تر دەکەن کە ئەمە بەدیدی ئێمە زیانی گەورەی بە هەرێمی کوردستان گەیاندووە و لە داهاتووشدا زیانی زیاتر دەگەێنێت. ئەمە ژوای کردووە عەتفی کۆمەڵگەی نێودەوڵەتیش بۆ کورد نەمێنێت. خۆشەویستی و عەتفی کۆمەلگای نێودەوڵەتیان بۆ کورد نەهێشتووە. بە بڕوای سالار مەحموود چاودێری سیاسی بۆ ئەوەی کورد بتوانێت مافە دەستوری و نیشتیمانیەکانی بەدەست بهێنێت دەبێت یەکگرتوو بێت و پاکێجێکی کوردستانی و نیشتیمانی هەبێت. کورد بۆ ئێستا لە عێراقا پێویستی بە یەکگرتوویەکی زیاتر هەیە بۆ ئەوەی بتوانێت مافە نیشتیمانی و دەستوریەکانی دەستە بەرکە. دابەشبوونیان بەسەر لەناو عێراقا، دابەشبوونیان بەسەر لایەنە عێراقیەکان، لەناو عێراقا دابەشبوونیان بەسەر هێزە ئەقلیمیەکان سەرەر بە بەرژەوەندی باڵەکانی گەلی کوردستانە گەیەنێ. گەلی ئێمە خاوەن ڕووبارێکی خوێنە، خاوەن قوربانیەکی زۆرە و ئەمە لەسەر دەستی کێ ئەم خوێنە ڕژاوە داگیرکەرانی کوردستان. هەموو هەڵسوکەوتێکی سیاسی نیشتیمانی پێچەوانەی ئامانجی داگیرکەران ئەکاتە یەک ڕیزی نیشتیمانی بۆ ئێمە. ململانەکانی کورد لە چوارچێوەی ململانەی ناوخۆی حزبەکانی هەرێمی کوردستان و ململانەکان لەگەڵ لایەنە عێراقیەکاندا خۆی دەبینێتەوە، بەڵام کورد نەیتوانی وێگریزی نێوماڵی خۆی بپارێزێت و خۆی لەو شەڕ و دابەشکاری عێراق بەدوور بگرێت. ئەمەش وەک مەترسی گەورە لەسەر دەستکەوتەکانی گەلی کورد و ستاتۆی هەرێمی کوردستان لێک دەدرێتەوە. بۆیە هاوڵاتیان داوا دەکەن حزبە کوردیەکان بە سیاسەتی خۆیاندا بچنەوە و کورد لە پرشکی شەڕی عێراق بپارێزن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. هەر ئێستاش پامری دەنگی ئەمریکا سنوور کەریم لە سلێمانی لەگەڵماندایە. سنوور ئەم کاتت باش پێش ئەوەی باسی ناوەڕۆکی یان وردەکاری ناوەڕۆکی راپۆرتی وردەی کە بینیمان جەنابەت بکەین، دەمویست بزانم کە ئەمڕۆ پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەیەکیان هەبوو لە سلێمانی. کۆبوونەوەکە بە چی گەیشت بەپێی زانیاری جەنابەت؟ بەڵێم کاتتان باش کەمان بەپێی ئەو زانیارانی دەست دەنگی ئەمریکا کەوتووە ئەمڕۆ کە هەردوو شاندی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لە پیرمان کۆبوونەتەوە. بەپێی زانیاریەکان کۆبوونەوەکە هیچ ئەنجامێک واتە بەبێ ئەنجامێک کۆتایی هاتوو جارێکی تر یەکێتی پارتی لەسەر پشتی سەرۆک کۆمار نەیانتوانی ڕێک بکەون. ئەوەی کە هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگری زۆری کردووە لەسەر ئەو پۆستە و بەپێی زانیاریەکانی من لەسەر چاوەیەکی ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەوان بە هیچ جۆرێک ئامادە نین کە دەستبەرداری پۆستی سەرۆک کۆماری عێراق ببن و ئەوان پێیان وایە تەنیا پۆستی باڵا لە عێراق کە ئێستا بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستانەوە مابێت پۆستی سەرۆک کۆمارە. هەتا بە شوێک لە شێوەکان وڵاتانی ناوچەیش پشتیوانی ئەو پرسن کە پۆستی سەرۆک کۆمار لە یەکێتی نیشتیمانی کوردستان بمێنێتەوە. هەر بەپێی زانیاریەکان کە دەستی دەنگی ئەمریکا کەوتووە دەڵێن پارتی دموکراتی کوردستان بە شێوەک لە شێوەکان نەرمینواندنێکی نواندووە لە بەرامبەر ئەو پرسە کاتێک کە
زانیوێتی یەکێتی بە جۆرێک لە جۆرەکان هەر سوورە لەسەر ئەوە بابەتە ئێستا پارتی ئیتردیر لەوە دەکاتەوە بە تەواوەتی بێهیوا ببێت لە پۆستی سەرۆک کۆمار بەڵام لە هەمان کاتدا دیارە مەرجی تری بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نەرمین واندووە بەرامبەر بەوەی کە پۆستی سەرۆک کۆمار بۆ یەکێتی بێ یانش لەگەڵ ئەوەشدا کە دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکی ئێستاش هەر ئەو بێ بە سەرۆک لە ڕاستیدا دەمێکە یەکێتی و پارتی ململانەیانە لەسەر پۆستی سەرۆک کۆمار بۆی کە بۆ دکتۆر بەرهەم نەبێت بەڵام پارتی بەپێی زانیاریەکان بە یەکێتی وتووە ئەگەر ئەوان دکتۆر بەرهەم کاندید نەکەنەوە بۆ پۆستی سەرۆک کۆمار کاندیدیان دکتۆر بەرهەم نەبێت ئەوان ئامادەن کە دەستبەردار ببن و ڕێبەرەحمەد لە ململانەکە بچێنەوە بەڵام دیارە یەکێتی بە هەموو شێوەیەک سوورە لەسەرەوەی کە کاندیدی سەرۆک کۆمار هەم بۆ خۆی بێت هەم پۆستەکەش بە دیاریکراوی بۆ دکتۆر بەرهەم بێت بەڵێ سنوور خات دەمیست بمە ناوەڕۆکی بابەتی راپۆرتەکەتوە وردەکاریەکان ینی پێت وایە کە بێزاری خەڵکو و شارەزایانش لە بەهۆی نەخۆشی باری ژیانی خەڵکە یان خەمی دەستکەوتەکانی کوردە لە بەغا طبعا خەڵکی ئەوەی کە من لە کاتی راپۆرتەکەش چاوم بە خەڵک کەوت و لێدوانی خەڵکم لەو بارەیەوە وەرگرت و بەگشتیت لە ناو کۆمەلگادا دەبینین خەڵک نیگەرانە لەوەی کە ئەم دەستکەوتانەی لە ناو گەلی کوردستانە بە ماوەی ئەم 90 ساڵە بەدەست هاتوون ڕووبارێک خوێنیان بۆ ڕژاوە بۆیە ئاسان نییە کورد بە شێوەیەکی زۆر لە ململانەکاندا بتوانێت دەستکەوتانە بە شێوەیەک لە شێوەکان بدۆڕێنێ و ئەو پەرتەوازەیی نێوماڵی کورد بە مەترسێکی گەورە لەسەرم دەستکەوتانە دەبینن و خەڵک بەگشتی پێیوە و چاودێرانیشتیان وایە بەداخەوەکە کورد نەیتوانیوە بەدەر لەوەی کە پاکێجێکی نیشتیمانی و کوردستانی هەبێت و بەو پاکێجە بەهێزەوە بچێتە ناو ململانەکان لە بەغا بەپێچەوانەوە دابەشکاری هەیە لە ناو ئەحزابە کوردیەکانە و ئەم دابەشکاریە کاریگەری دەوڵەتانی ناوچەیی و ئیقلیمی لەسرە دەڵێن کە دەبێت کورد لەو ململانێ مەترسیدارانە خۆی بپارێزێت کورد دەبێت بە سیاسەتێکی هاوبەشی کوردستانی بچێتە بەغدا و داکۆکی لە مافە دەستوریەکانی مافە قانونیەکانی و پاکێجە نیشتیمانیەکانی کا نەگەوەی کە ململانەکانی لەسەر ئاستی پۆست و پێگە و بەدەستێنانی پێگە بێت بۆ لایەنەکان یاخود بۆ کەسێک بە پێ زانیاری دانوستاندن یان دانوستان لەگەڵ لایەنی شیعە هەیە بۆ پێکهێنانی بۆ نمونە هاوبەندی بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوو یان پارتیەکێتی وەکو جاری پێشوش بەتەنیا دەچنە ئەوە توێژانە بەپێی زانیاریەکان تا ئێستا لە بەرەوەی یەکێتی و پارتی ڕێنەکەوتون طبعا ئاسان نییە بۆ یەکێتی و پارتی و ڕەنگە لە ئاست پێگەی جەماوەریشیان تووشی مۆقیتێکی احراجی گەورە ببن تووشی ئەو ببن کە کۆمەڵگە بە شێوەیەک لە شێوەکان قبوڵی ئەمە نەکات کە ئەوان بە پەرتەوازەیی بچنە بەغداد خەڵک داوا دەکات ئەوان بە هاوبەشی بەیەکەوە بە یەک پاکێج بچنە بەغداد بەڵام ئەوەی کە تا ئێستا هەیە بە دیاریکراوی لە بەرەوەی کە ڕێنەکەوتن هەیە لەسەر پۆستی سەرۆک کۆمار و هیچ وایەک نییە بۆەوەی کە یەکێتی و پارتی جارێکی تر بە پاکێجێکی هاوبەش بچنە بەغداد بەپێی زانیاریەکانی من هەر ئەمڕۆ هادی ئامریش بەیاننامەیەکی بڵاو کردوێتەوە کە ئەو خۆی و نوری مالیکی بە شێوەیەک لە شێوەکان شاڵنێتەوە لە کاندیدکردنیان بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران داوایان کردووە کە بە شێوەیەک هەموو لایەنەکان بتوانن بەتایبەت لایەنی شیعی چوارچێوەی هەماهەنگی کۆ ببنەوە لە پێناو مەساڵحی گشتی بتوانن بۆی کە لە داهاتوودا بە ئاسانی حکوومەت تێک بهێنن پێم وایە یەکێتی و پارتیش فشاریان لەسەرە بۆی کە پۆستی سەرۆک کۆمار لە ناو خۆیاندا یەکلایی بکەنەوە ئەوانیش بە شێوەیەک لە شێوەکان چاوەڕێی یەکلابوونەوەی چوارچێوەی هەماهەنگین لەسەر پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەگەر پۆستی سەرۆک وەزیران لە عێراق یەکلا ببێتەوە بە دڵنیاییەوە پارتی یەکێتیش لەبەردەم موقیفێکی ناچاریدان کە دەبێت خۆیان بۆ ئەو بابەتە ئەوانیش یەکلا بکەنەوە و پۆستی سەرۆک کۆمار لە نێو خۆیاندا بە دیاریکراوی بۆ لایەنێک بێت من پێم وایە ئاسان نییە یەکێتی و پارتی بە جیا پۆست کاندیدەکانیان ببەنە ناو منافەتەکانەوە هەم لە ڕووی تێگەی جەماوەریەوە ئەمە زۆر لەسەریانەکەوێ هەم وەکو خۆشیان بردنەوەی ململانەیەەکە بە هەر ئاڕاستەیەکدا کورسە لە کاتێکدا پارتی زۆر سپاس پامری دەنگی ئەمریکا سنوور کەریم لە سلێمانی لەگەڵمان بوو سپاس
لەگەڵ هاتنی وەرزی هاوین بەرهەمی ناوخۆیی لە بازاڕەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا زۆرتر دەبێت و نرخی سەوزە و میوە هەرزانتر بووە. هاوڵاتیان بەم دۆخە رازین، بەڵام جوتیارانی نیگەران کردووە. جێی ئاماژەیە کە لە وەرزی زستاندا سەوزە و میوە لە ناوچە نێوخۆیەکانی سووریا و وڵاتانی دەراوسێ هاوردەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەکرێت. پێکەوە راپۆرتێکی زانا عومەر لەم بارەوە دەبیرین. بهاتنا ورزی هاوینی لهرمین باکوور و جلاتی سوری بازارا برهمین خوجهیش کسکاهیه و برهمین هاوینی گشت به نرخ جورین کسکاهی ارزان به و لناوا بازارا و تفگره که مزن یا کرین و فروتین چیده به بازرگانین کسکاهی دیبیجن بگهشتنا برهمین خوجهی نرخ وان ارزان به گوبریانها جهرمین دروای باکوور و جلاتی سوریه دهاتن آنین لو ما نرخ وان بوهابو عبدالسلام علی یک جوان بازرگانانه لقامشلویه دیبیجه گو جبر دوربوناره و باچه گمرک مصرفا هاویردرکرنا کسکاهی پربو لینها جوتکارین دوری برهمین خواه دادخن بازار لو ما نرخ پرانیا جورین کسکاهی ارزان بویه خضرة محلي باش داك هتي يعني تقريبا سري صديج حفتي بينجا حتى حشتي بينجا داك هتي خضرة بلدي دنياها فيند لحق فلاح جناني مهنه فلاحي مهنه رزقي وهاي دادخن تشلا داخلتي ويا بهاي هم بها جورتي وكريا وقبي شحنه وجمركا وينا تكليفها هنا هي حتى بها دقي بيدك ولاتین دوری جی بداکتنا برهمین خوجهی کف خوشن سیپان محمد یک جولاتین باجار قامشلوی داکتیا بازار داکو کسکاهیه جمالا خوره بکره اشتنگ امریکا را دیویجه گو بریانها وی بنرخکی پربوها پیدیوین خو یش کسکاهیه دکرین لینها نرخی همو جورین و ارزان بونه ای والله بری اما بریا دهی سه هیوا از داد کت مسوکه 100,000 پور تانی دفلین باجان پیند هاتن بس نها 40,000 آنی سه فلین باجان کرین پیواز کیسه کی صوت 3000 بره کیلوای صوت 3000 جنها گلکی باشه لانه خضره محلی داکر برج درود هات گلکی بهابو يعني کیلو باجان ها 3500 نها گلکی باشه اسعار خضره كبالنسبه جمرك لالیه کیدن جوتکارین کسکاهی لدوری دلگرانی خوش و روشی نشان دادن بگوتن آوان گلک مصرف لچاندنی آوان دچه لبرانبری و نرخ فروتینه ارزانه عبدالله بکریش جوتکار و خودی زویه کسکاهیه یل قامشلویه دست نشان دکه گو او به نرخه کی بوها توف درمان و ستمنیه دکرن لو ما دماغو نرخه کسکاهیه دادکوه او راستی زرارتين يعني بالنسبة للأسعار اللي عم تصير هلأ يعني ما بقى نحذر على شيء درباره بهای نها ام چه بدست نایخین ام تچینین و ماندی دبین و کار دیکن و دبین بازاری لبازار نینه لدما ما خیار چاندن کیلوه به 2 حتی 3000 دلار بو نها خیار به 200 لیرایه آلوزی اوه ام سماده و طووی دکرین کره کار مهنه و لدما فروتین ام چه بدست نایخین هجا گوتنه یگو پشتی گهشتنا برهمین خوجهی نرخی گلک جورین کسکاهی مینا خیار باجان رش ایسود پیواز جحشتی و 5 تا 9 صدی داکتنه گوبریانها اف برهم جهرمین نافخوا ین سوریه ولاتن هفسینور سوریه دهاتن پیدا کرن دما چاندنیا کسکاهی لهرمین باکوور و جلاتی سوریه جمها گولانه دست پیدکه و حیات مها دهان جوتمه دریج دکه هر وها دو ورزی زوستانی ده لگلک دوران اودین بلاستیک جبو چاندنیا کسکاهی تینب کارانین لی برهمین وان کیمن و تیرا پتیوین دوری ناکن لو ما بازرگان دزوستانی ده کسکاهیش دوری هاویر دیکن زانا عمر دنگ امریکا قامشلو بله دقين داوية برنامج إيرو هتا صباحي وبرنامج كادي وشن بابت وتشتين داوي روجي برنامج كورت كونكشن دام هيفيا خوشي وشادية جورا ديكن برنامج ما لسر مال برين دنجي أمريكا ولسر تفايا بلاتفورم دنجي أمريكا تي وشاندن خدا حافظ هرشاد وبختور بن